باز لە دە جۆر خەو دەکەین کە هەر کەسێک ئەو دە جۆرە خەوە ببینێت یاخود یەکێک لەو دە جۆرە خەوە ببینێت بە ئیزنی خوای پەروەردگار بینینی ئەو خەوە نیشانە و هێمای بەتاڵبوونەوەی سحرە. بەناوی خوای بەخشەندە و میهرەبان. ئازیزان و خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لەسەر بێت. پشت بە خوای پەروەردگار لەو ڤیدیۆیەدا باز لە دە جۆر خەو دەکەین کە هەر کەسێک ئەو دە جۆرە خەوە ببینێت یاخود یەکێک لەو دە جۆرە خەوە ببینێت بە ئیزنی خوای پەروەردگار بینینی ئەو خەوە نیشانە و هێمای بەتاڵبوونەوەی سحرە بۆ ئەو کەسانی کە سحریان لێکراوە. خوای پەروەردگار هەموو لایەک پەنادات و هەموو لایەک بپارێزێ لە سحر و چاوزار و هەروەها حەسادەت و هەر شتێکی زیان بەخش کە تووشی ئینسان دەبێت. تەبعاً ئەوەش بزانن بەڕێزان، خەو دەلیلێکی قەتعی نییە و 100% نییە، بەڵام وەکو مژدەیەکە کە خوای پەروەردگار نیشانی ئینسانی ئیمانداری دەدات، هەندێک جاریش بۆ ئەوەیە کە خوای پەروەردگار لە شتێک ئاگادارت دەکاتەوە بۆ ئەوەی بگەڕێەوە و ئەگەر هەڵەو کەم و کڕیەکەت هەبێت بە خۆتدا بچیتەوە. یەکەم لەو جۆرە خەوانەی کە نیشانە و هێمای بەتاڵبوونەوەی سحرە بۆ ئەو کەسانەی کە سحریان لێکراوە، بریتیە لە بینینی ڕووناکیەک لە خەودا، جا چ ڕووناکی ڕۆژ بێت یاخود هەر جۆرە ڕووناکیەک بێت یاخود لە دوای ئەوەی کە لە تاریکی دەبن لە خەودا ببینن یەکسەر ڕووناکایی دێت و یەکسەر دەکەونە ناو ڕووناکایی، ئەو خەوە بە ئیزنی خوای پەروەردگار نیشانە و هێمای بەتاڵبوونەوەی سحرە بۆ ئەو کەسانەی کە سحریان لێکراوە. دووەم لەو خەوانەی کە نیشانە و هێمای بەتاڵبوونەوەی سحرە بۆ ئەو کەسانەی کە سحریان لێکراوە، بریتیە لە کوشتنی مار و دووپشک لە خەودا یاخود دەرچوونی مار و دووپشک لە جەستەی ئەو کەسەدا لە خەودا ئاوەها ببینێت، ئەو خەوەش نیشانە و هێمای بەتاڵبوونەوەی و نەمانی کاریگەری ئەو سحرەیەکە ئەو کەسە لێ کراوە. سێم لەو خەوانەی کە نیشانە و هێمای نەمان و بەتاڵبوونەوەی سحرە بۆ ئەو کەسانی کە سحریان لێکراوە، بریتیە لە خۆشۆردن لە ئاوێکی ساف و ڕووندا یاخود مەلەکردن لە ناو ئاوێکی ساف و ڕووندا یاخود بینینی بارانبارینێکی جوان و نەرم لە خەودا ئەو کەسە ببینێت، ئەوەش نیشانە و هێمای بەتاڵبوونەوەی سحرە بۆ ئەو کەسانەی کە سحریان لێکراوە. چوارەم لەو خەوانەی کە نیشانە و هێمای بەتاڵبوونەوەی سحرە بۆ ئەو کەسانەی کە سحریان لێکراوە، بریتیە لەوەی کە ئەو کەسە لە خەودا ببینێت قورئان دەخوێنێت بە ئارامی و جوانی و ڕێک و پێکی، دڵی بە قورئانەکەی خۆشە، ئیمانی پێ زیاد دەکات، بە جوانی قورئان دەخوێنێت، ئەو خەوەش بە ئیزنی خوای گەورە نیشانە و هێمای بەتاڵبوونەوەی سحرە بۆ ئەو کەسانەی کە سحریان لێکراوە. پێنجەم لەو خەوانەی کە نیشانە و هێمای بەتاڵبوونەوەی سحرە ئەوەیە کە ئەو کەسە لە خەودا ببینێت پەتێک یاخود حەبلێک هەر شتێک کە هەبێ گرەی لێ درابێت، ئەو کەسە گرەیەکانی بکاتەوە لە خەودا، ئەو خەوەش نیشانە و هێمای بەتاڵبوونەوەی سحرە بۆ ئەو کەسانەی کە سحریان لێکراوە. شەشەم لەو جۆرە خەوانەی کە نیشانە و هێمای بەتاڵبوونەوەی سحرە بۆ ئەو کەسانەی کە سحریان لێکراوە، بریتیە لەوەی کە ئەو کەسە ببینێ لە خەودا دەڕخشێتەوە یاخود شتێکی نامۆ و خراپ و ناشیرنی لە دەم دەردەچێت، ئەو خەوەش نیشانە و هێمای بەتاڵبوونەوەی سحرە. حوتەم لەو خەوانەی کە نیشانە و هێمای بەتاڵبوونەوەی سحرە بۆ ئەو کەسانەی کە سحریان لێکراوە، بریتیە لەوەی کە ئەو کەسە لە خەودا ببینێت بە دوای جن دەکەوێت یاخود جن دەکوژێت یاخود جن دەبینێت بەڵام لی ناترسێت و لی دەدا یاخود ڕاوی دەنێت، ئەو خەوەش نیشانە و هێمای بەتاڵبوونەوەی سحر و نەمانی کاریگەری ئەو سحرەیە بۆ ئەو کەسانەی کە سحریان لێکراوە. هەشتەم لەو جۆرە خەوانەی کە نیشانە و هێمای بەتاڵبوونەوەی سحر و نەمانی کاریگەری سحرە بۆ ئەو کەسانێک کە سحریان لێکراوە، بریتیە لەوەی کە ئەو کەسە لە خەوداوە وا بزانێت کە دەفڕێت یاخود بە ڕێگادا دەڕوا بە ئاسانی و بە نەرمی و هەروەها هیچ زەختێک لە خۆی ناکات، زۆر بە ئارامی بە ڕێگادا دەڕوات. هەندێک کەس پرسیار دەکات کە ناتوانێت بە ڕێگادا بڕۆ یاخود کە دەڕوا لە خەودا وا دەزانێت کەسێک دەیگرێت، کاتێک کە ئەو کەسە دەبینێت بە ئاسانی بە ڕێگادا دەڕوات، ئەو خەوە دەبینێت یاخود دەفڕێت، ئەو خەوە نیشانە و هێمای بەتاڵبوونەوەی سحرە. نۆیەم لەو خەوانەی کە نیشانە و هێمای بەتاڵبوونەوەی سحرە بۆ ئەو کەسانەی کە سحریان لێکراوە، بریتیە لەوەی کە ئەو کەسە لە خەودا ببینێت پیاو چاکێک مامۆستایەکی ئاینی کەسێکی باش و چاکەکار لە خەودا ڕوقیەی شەرعی بەسەردا دەخوێنێت، قورئانی بەسەردا دەخوێنێت، بەتایبەتی ئەگەر ئەو کەسە جواب بزانێ بە ڕوقیەکە ئاسوودەیە و دڵی پێی خۆشە و ئارامە پێی، ئەو خەوەش بینینی ئەو خەوەش نیشانە و هێمای نەمانی کاریگەری ئەو سحرەیە و هەروەها بەتاڵبوونەوەی ئەو سحرەیە بە ئیزنی خوای پەروەردگار. دەیەم لەو خەوانەی کە نیشانە و هێمای بەتاڵبوونەوەی سحرە بۆ ئەو کەسەی کە سحری لێکراوە بە ئیزنی خوای گەورە، بریتیە لەوەی کە ئەو کەسە لە خەودا ببینێ ماڵ پاک دەکاتەوە
یاخود شتی پیس لە ماڵەوە بەدەردەنێت یاخود شتانێکی پیس و نامۆ لە ماڵەکەی دەستنە دەرەوە بە تایبەتی بۆ چینی ئافرەتان کە لە خەودا ببینن ماڵ پاک دەکەنەوە و خەریکی پاکردنەوەی ماڵن و هەرچی پیسی و خراپی هەیە بە دەری دەنێن ئەو خەوەش نیشانە و هێمای بەتاڵبوونەوەی سحرە بۆ ئەو کەسانێک کە سحریان لێکراوە. ئومێدم وایە خوای پەروەردگار هەموو کەسێک بپارێزێت هەموو لایەک بپارێزێت لە سحر و لە چاوزار و هەروەها لە حەسادەت و هەروەها لە هەر شتێکی زیان بەخش کە تووشی ئینسان دەبێت پشت بە خوای پەروەردگار ببەستن هەر خەوێکتان بینی کە ناخۆش بوو پشت بە خوای پەروەردگار ببەستن و عەزیمەتتان بە خوای پەروەردگار بەهێزکەن و دڵتان بە خوای پەروەردگارەوە پەیوەستکەن. خەوی ناخۆش بوو ئەوەیە کە ئینسان ئاگادار بێتەوە و بە خۆی دابچێتەوە. خەوی خۆشیش وەکو مژدەیەک وایە کە خوای گەورە نیشانی ئینسانەکانی دەدات بەپێی فەرمایشتی پێغەمبەری صلی الله علیه وسلم خەوی خۆش مژدەیە خەوی ناخۆشیش لە شەیتانەوەیە پەنا بە خوای گەورە بگرن و ئەگەر لە شتێکیش ئاگادار کرانەوە لە خەودا بە خۆتاندا بچنەوە. ئەگەر ئینسان کە هەڵە و کەم و کڕەیەکیشی هەبێت پێویستە هەڵە و کەم و کڕێکی چارەسەرکە چونکە خەویش وەکو چاکەیە کە خوای گەورە لەگەڵ بەندەکان دەیکات یان لە شتێک ئاگادارت دەکاتەوە کە وازی لێبێنیت یاخود مژدەیەکی خۆشت نیشان دەدا بۆ ئەوەی کە پێی دڵخۆش بێت. خوای پەروەردگار هەموو لایەک پارێزراوکە و هەر خەوی خۆش ببینن. والسلام عليكم ورحمة الله وبركاته.